جسالة 2016 اف بروژه سادنا برا حکومت و پارلمان هیتو تشيت حتى نو كان هاتيا پسند كرن اف يك جدا خازن سركين سنيان العراق يكو ياسال بورينا گشتي العراق بكوي تواري جيبجي كرنه جوات وزيران رازي بون لسردايا پسند كريا شانديا پارلمان لناوا پارلمان الوزيونا كوكي مازن بونه بتايبتي دنا برا الين اطار تنسيقي چارچوبه هماهنگی و قبول ناکن اف یاسا به رنگی بهته پسند کرن و درباس کرن بگوت ناوان در خستنا و یاسای پسند کرن آوان دبر جواندیا ترور دایه و امن و آسایش عراق به ختم ترسیه یک ج کارنامه پکینانا کابینه محمد شیع سودانی کو بتایبت سنی تکزیه لسرت کن در خستنا یاسا لبورینا گشتیه بدیتنا وان گلک سنی بلکو به هزاران هنه د زندان العراق بنادادی هاتنا گرتن لسرناو ترور لی دادگه که بیلایان او دادگه نکرنه تصفیه سیاسیه یانجی تومتین دنه به تومتین ترور ملفین وان هاتنا تجی کرن لسروی مجاری زیدت رادواستم جه هجای شیخ ابراهیم دلیمی شورمن دی سروک پارلمان عراق محمد حلبوسی دپرسم بخوجی سنن البته شیخ ونگلک بخیرات نکردستان 24 بوچی عالی ناوا ایتار تنسیقی لدجی پسند کرنا یاسا لیبورینا گشتینه بوچی بما ترسی لسر امن و آسایش عراقی و هر وها دبر جواندیا ترور دا دبینن شكرا جزيلا زۆر سپاس جنابك وللقناة سپاسی بەڕێز و کەناڵە بەڕێزەکەتان دەکەم بۆ ئەم میوانداریە هەروەها سپاس بۆ گەلی کوردی عزیز أجيب على يعني سؤال حضرتك بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەم دەمەوێت لێرەوە بانگەوازێکی گرنگ ئاراستە بکەم و دەمەوێت لێ ببورن دەمەوێت ئەم بانگەوازەم بۆ سەرکردایەتی کورد بێت بۆ برای گەورەمان و نمونەی باڵامان بەڕێز سەرۆک مەسعود بارزانی و هەروەها برای بەڕێزمان بەڕێز نێچیروان بارزانی و کەسێکی زۆر خۆشەویست کاک مەسرور بارزانی دەمەوێت لێرەوە بانگەوازێک ئاراستەیان بکەم لە کوردستان کەناڵ هەیە وعلى الشيخ خميس الخنجر وعلي شخصيا من خلال ما لە ماوەی ڕابردوودا کەسێک لە کەناڵەکەتانەوە دەرچوو بوو کە هەندێک قسەی نەشیاوی کرد و هێرشی کردە سەرمان و هێرشی کردە سەر سەرۆکی پەرلەمانمان و منیش یەکێکم لە خەڵک و لە زۆربەی کاتدا بەس ئەگە کڤانێکی بدە من أسكتتهم تمام الآن هذا الرجل ئێستا ئەم کەسە کاتێک قسە دەکات بۆچی هێرش دەکات دەڵێت من پارێزەرم و من پارێزگاری لە بەڕێز ڕێبەر دەکەم وەزیری ناوخۆ هەروەها لێرەوە دەمەوێت ئەم کەسە بێدەنگ بکەن چونکە ئەم کەسە قسەی نەشیاو دەکات و قسەی نەشیاو بەکاردێنێت و دەمەوێت داوا لە سەرکردایەتی کورد دەکەم کە ئەم کەسە بێدەنگ بکەن داواتان لێ دەکەم داواتان لێ دەکەم تەرجمەی هاریکار بن ji kerema xwe Şêx İbrahîm Kurdistan 24 minberê hemû kes û aliyekî her kes dikare bibîte mêvan û rexnê biket gilew gazin dê dixû biket bez bi rastî vêre em minberê tasfiye hisabatê niye Cenabê hewa mêvanin li ser yasa lêborîna giştî ku sunne hestken û hemû hewlekê den ev yasa derkevîtin û bête pesendkirin û kevîte warê cêbecêkirinê pirsiyara min ev ye bûçî li enên hevpeymaniya îtar tensîqî mebesta min çarçoveya hemahengiyê بوچی لدیجی پسند کردن و یاساینا الپارلمان سبب چیه گلو؟ يعني أولا شكرا بەڵێ لە سەرەتا دەمەوێت سوپاسی ئەم دەرفەتە بکەم لێبرنی گشتی بێگومان باسیی زۆری لەسەرکراوە 4 ساڵ ئەم قسەیە کراوە و چەندین جار ڕوبەڕووی هێرش بووینێتەوە لەلایەن ئیدارەی دەوڵەتەوە و ئاماژیان بۆ دەکرد کە ئەم پرسە بەلاوانێن بەڵام هەرگیز بەلاومان نەماوە و لە ئەنجومەن باسمان کراوە هەندێک
لە برایانمان لە ئەنجومەنی نوێنەران و هەروەها هەندێک لە سەرکردەکان رەخنە لەوە دەگرن کەوا ئەم یاسایە دەرنەچێت بەڵام ناکرێت ئەمە بکرێت کاتێک هێزە لایەنەکان هەڵسان بە پێکهێنانی کابینەی حکوومەت ئەم پرسە باسی لەسەر کرابوو بۆیە ئەمەش پێویستی بە ڕێکەوتنێکی سیاسی هەیە بۆ ئەوەی پەیڕەو بکرێت بەداخەوە ئێمە ماوەیەکی زۆر وەکو تیرۆریست ناوزەت دەکراین و لە ئەو تۆمەتانەی کەوە خراوەتە سەرمان و ئەوانەی بە تایبەتی ئەو قسانەی کەوە لەلایەن هەواڵگرەوە کراوەتە سەرمان ئەمانە هەموو بوونەهۆیەوەی کە ئێمە پەیوەندیدار بکرێن بە تیرۆر و بۆیە من لێرەوە داوام کردووە لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروە سەرۆک وەزیران سەدان خانەوادە هەن کە دۆسییان هەیە و ئێستاش هەندێکیان هەر لە لای خۆمن چەندین راپۆرتی پزیشکیان هەیە و بۆیە داوا دەکەن ئازاد بکرێن چونکە ئەوانە هەمویان کەسانی بێتاوەن و پێویستە هەڵێکی دیکەیان بدێت وەک سەرکردایەتی کورد ئەوانیش شتی باشیان کردووە و ئەوانەی لای ئێمە نایانەوێت ئەم شتە بکەن خاڵی دووەم ئێستا ژمارەی بەندکردن هەموو ئەوانەی زۆر بووە ناتوانن خواردنیان بۆ دابین بکرێت و ناگوازرێنەوە و لە شێوەیەکی قەرەباڵغیدان هەموو ئەمانەش لە چوارچێوەی ڕقیەکی تایفیەوە هەیە و ڕوبەڕووی سون نەکراوەتەوە سونە وەک ئەوە پیشان دەدێت کە جاسووسە و خۆتان دەزانن شیعەکان لە کەناڵەکانی خۆیان سەدان هەزاران بانگەواز کراوە لەم بارەیەوە دەرێ پرسیار ئەڤەیە هین دوێ باوەریێدانە ئەو زەخت و فشارێن چارچوڤەیە هەماهەنگیە لەسەر محەممەد شیع سوودانی تکات بهێلیتن و ڕێکێ بدات و ئەف پرۆژە یاسا لە پەرلەمان دەرباز بیت تێپەڕیت بێتە پەسەندکردن و جێبەجێکردن دە هەمبەردا سەرکردەیەن سونەنشین محەممەد حەلبوسی خەمیس خەنجەر لە پێشیا بەرپرسیارە گەلن بە تایبەتی سونەنشینان لە عێراقی دەبێژن ئەوە باوەریدا vێ کابینەیە محەممەد شیع سوودانی و کابینە چێ کرد لێ هەمبەری وێدا بە هزاران گەنج و لاوێنمە دزیندانادانە بە تۆهمەتێن تەرورێ و ممکنە بە هەمی عەمرێ خوتێدا بن و دەرنەکەم دەمەکیدا ئاو کەس ملەفێوان نەتەرورە ممکنە بە ملەفێندی تەصفیە سیاسی یان ژیان کەسی ئەو هات بنەگرتن و یەکعالیکردن سنە چاوەتشێن خۆژڤان بەندان ڕزگار بکەن و چاوەتشێن بگەهنە هەدەفە خۆ لە گۆڕی وێ کارنامەیە محەممەد شیع سوودانی دانای بەڕێز ئەمە تەنیا هاوکێشە نییە و تەنیا بۆچوونی من نییە من کەسێکی ناسراوم چەندین جار ئاماژەم بە پرسی لێبرنێ گشتی داوە و ئەمەم بۆ ڕای گشتی یەکلا کردوێتەوە هەروەها لەگەڵ حەلبوسی و سەید خەنجەر قسەم کردووە ئەم یاسانە کە لە 2016ەوە دەرکراوە چەندین پرسی جیاوازی تێداوە و لە سەدا 80 دەگرێتەوە ئەوانەی کەوا بەند کراون هەروەها ئەمە یاسایە کراوە ئێمە لەسەر ئەم یاسای ڕێککەوتونی و هەروەها گەیشتووەتە ئەنجومەنی نوێنەران گەیشتوەتە دەست محەممەد حەلبوسی پێویستە کە ئەمە بکڕێتە نێو کارنامە و بە تایبەتی دوای سەردانەکانی ئەربعینیە کاری لەسەر بکرێت و دواتر ڕادستی لێژنەی یاسایی بکرێت و باشە هەموو ئەمانە کرایە کە ئەمە لەن هۆزەکانی شەوە داوە بەڵام ئەمە تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەم یاسایە بۆ شیعی و مەسیحی و کورد هەموو ئەوانەی کەوە لە عێراق دەژین لە ژێر ستەمدا ژیانە بە هیچ شێوەیەک لەمە بدەوە نامانەوێت تاوان بەرامبەرمان ئەنجام بدرێت ئێستا بارودۆخەکە گۆڕاوە تمام هێژای شێخ ئیبراهیم دلێمی شێوەرمەندی سەرۆکی پەرلەمانی عێراقی لەسەر ناکۆکیە سیاسی بەتایبەتی دنابەرە شیعە و سونەیان لەسەر دەرباسکردنا یاسای عەفو عام لێبوورینە گشتی و ناکۆکیە نوان میوان بۆ هەر هەبی دەم باش